جه برنامه کرد کنکشن دنگ امریکا اف دمو همی دمینو باش از صالح دمیجرو هفکارین خو ام هیویا ساوی و سلامتی جوارا دیکنو به سرروچهان دست به برنامه دیکن. جیگر سروک امریکا دبیجه بهتری 3 میلیون تستین کرونا هات نکرن. ل بازار انقره باندورا ویروس کرونا زیاده دبه. ل امریکا ترسی که بونا گوشت هیا ل کار گوشت فروشان بردوامه. جیگر سروک امریکا مایک پنس را گهاند که تستا ویروس کرونا جبو 3 میلیون امریکی هاتیه کرن و بهتری 27,000 کسی جیانا خواهج دست دایه. پنس گوت نشان باش هنه که پیشکتن ده هولن راوستانا و نخوشی ده دبه. وی هر وها را گهاند که اجانسا فدرالیا بریو برنا تنگاویان فیما کاردیکه جبو دابین کرنا آلاوین ساغلمی جبو کارمندین سرکه. ریوبریا ترامپ ده شر ویروس کرونا دا بیوان نو لدور دورکتنا جواکی و ماینا خلکی لمال داتینه لگور هر ولایت که و بلاونا ویروس لور. هر حال و حاکمین وان ولایتان بریارا داوی دوی درباره ده بدن. امریکا ده کنگی آبوریا خجاره کدن وکه بگهشتنا ویروس کرونا بو رژه بلند لگلک ولایت امریکی سیاست مدار آبوری ناسو پزیشک گوتو بیش دکن که دبه خلکی امریکا ایدی جمالین خواه درکون و جیان خواه یا نورمال بردوان بکن لبه گمان وی که پیوستی به بریاره که هیه کی دکاره وی بریاره بده؟ راپرنا باونتی فیلمێکی کلاسیکە ساڵە 1935 و بەحسا راپرنا کەشتیوانان لە دژی قاپتانی گەمیەکی دکە. ترامپ لەسەر تویتردا گوت ئەv vê فیلمی پرحەز دکە ku راپرین tiştekî xweş tê goyê mirov lê keştivan di filmê de hevcedarî qaptanin. Trump qala demokratan dike ji ber ku ew xwestine bi hevkariyekî werin ba hev ku biryar bidin wê kengê eyalatan bû aborî wekin. The president is clearly سروک دوی مجاره ده دخوازه بکوت ناو شر و پیوچونان ده. دمکی وها دا ام ناخوازن آلوزیکا سیاسی چه به؟ والی نیویورکی اندرو کومو و والی دن به هر کار دکن که استراتژیک آوا بکن و پی در پی ایالاتان جی کارانتینای درخن. سروک ترامپ جد بیجه اف به سر خوان نکارن و بریاری درخن و جدنگ آمریکا جی گود اف و بریاری بده. The President of the United States. جبر گلک سدمن اشکره سروک امریکا دکاره بریاران بده. او کاری ویه. او همو بریاران دده. دناو کریزکی نتوی ده داخویانی ترامپ آلوزیا دناوبرا ریوبری فدرالی و ایالتان درخص هوله. On its face, what President Trump said is simply. گوتنا سروک ترامپی نراسته. دناو کریزک وهادا سروک نکاره هر تشتکی بخواد چکه. والین ایالتان برسوی ترامپ دان وکی والیا میشیگنه. Nobody who would rather. Makineye tüneye kumurov bıtakine. Her tiş ve gere asta normal. Dve revşede tişteki husa tüneye. ددما پاندمی ده حکومت فدرالی حتی نها آلیکاریا پیدا کرنا پیوستین همولاتیان کر. سناتوران جبو پیشگیری اکنومی 2 تریلیون پرا آمده کرن. لماف ایالتان هیا کو دستلاتاری هرمی بکار بینن دواری سغلمی او آبوری ده. Has every incentive to want to improve the economy. هر کاریگری سروک هیا کو اکنومی پیش ببه. قوت ویا سیاسی هیا کو اکنومی باشتر بکه. جبر ویجی رف شاوی لهمبری والیان و شهرداران جدایه. شورمند سغلمی هر بنتی ترامپ دکتر فوچی گوت توی کو نرازبونان چه دبن گلو امکینگی وگرن اصلا نرماله و لده داوی ده ویروس و بریاری بده. I think how you reopen, if you want to use that word. از بیجم وکرنا کارسازیان به پیشی گرتنا ویروس لا کرونا و گریداییه. لمن باور بکن. گر ام پیشا ویروسی نگیرن دوستا نخوشی بدومه. دوید به مرو بزانه. ترامپ دخوازه آبوری هند دورین آمریکایی ده یک مها گلانی ده وگه لی دکتر فوچی ده بیجه اف فکرکی خوشبینیه. لی ترکیه باندورا دستکشاندنا جکارا تکچویا وزیر نافخوایی سلیمان سویلو بردوام و ده دمکه دا که هنک وی وکو پرچه بونه که ده حکومت سروک رجب طیب اردوغان ده دبینن اپوزیسیون سرکت دبیجه سویلو به کریار خو سروک اردوغان پاراست. جبو شیروکرنا و مجاری هفکاری من بلین صالح به شارزای کاروبارین ترکیه جبار قادر را اخوی. دکتر جبار برای تو دزگاه کارچشانموی وزیری ناوخوی ترکیه
ئەوەی کە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان پەسەندی نەکرد ئەکرێ وەکو سیناریۆیەک لی بڕواندێ کە بڵێین دۆسەی کۆڕۆنا لە تورکیادا بە سیاسی کرا. بەڵێ ئەوەی ڕاست بێ هەموو لێکدانەوەکان ئەوەیە کە سیناریۆیە، بەڵام سیناریۆیەک پەیوەندی بە کۆرۆناوە نییە، بەڵکو سیناریۆیە ململانەیە کە لەگەڵ زاواکەی ئەردۆغانە ئەلبایراق لێرەدا ئەم یاریە یا ئەم یاریەی کە سۆیلو کردی بۆ ئەوەیە کە پێگەی خۆی لە ناو پارتەکە زۆر بەهێزتر بکەوە لای هەموو کەسێک ئەوە دەرخە کە ئەردۆغان لایەنگیری ئەمە لە بەرامبەر زاواکەیدا. ئەمە لێکدانەوەی زۆربەی هەرە زۆری شیرۆڤەکارانی سیاسیە لە تورکیا و بگرە لە دەرەوەی تورکیاش. بەڵام ئۆپۆزیسیۆنی تورکیا بە تایبەتی جەهەپە ئاماژە بەوە دەکا کە دەڵێ بم هەڵوێستا وەزیری ناوخۆ ئەردۆغانی ڕزگار کرد. مەبەستی چییە؟ خۆی وەزیری ناوخۆ لەو تویتەی کە کردبووی تۆ باسی ئەوەی کردبوو کە من بەرپرسیارەتی هەڵەگرم و من بەرپرسیارم لە کاروباری ئەمانە بۆ ئەوەی وا دەری خاکە ئەمە بڕیاری ئەردۆغانی و ئەردۆغان بەرپرسیار نییە، بەڵام هەموو کەسێ دەزانێت لەو کاتەوەی کە سیستەمی سەرۆکایەتی هاتووەتەکایەوە هیچ بڕیارێک بەبێ ئەردۆغان ناکرێ، بۆیە ئەوە یاریەکی زۆر کراوە و ئاشکرا بوو لایخەوە. ئەو ململانەیە کە لە وەڵامی پرسیاری یەکەمە ئاماژۆ پێکرد دکتۆر هەر ناو پارتی داد و گەشە پێدانە زیاتر یان لە ناو دەسەڵات لە حکوومەتی تورکیادا لە نێوان وەزیری ناوخۆ و وەزیری دارایی کە زاوای ئەردۆغانە. خۆی وەزیری ناوخۆ کابراایکی زۆر تندڕە و ناسیۆنالیستێکی زۆر تندڕەوە، هەروەها کەسێکی زۆر ئەوەشە کە هەموو ئەو سەرکوتانەی لە ماوەی 4 ساڵی وەکو دەڵێن شمشێری دەستی ئەردۆغانە، هەموو ئەو زیندانیکردن و خەڵک ینی پێشێلکردنی مافی مرۆڤ و قەدەغەکردنی ڕۆژنامە و گۆڤار و زیندانیکردنی سیاسی و ڕۆژنامەوان و ئەوانە هەمووی ئەم کردوێتی، بۆیە بەشێکی ئەوەیە کە ئەم خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی ببێ بە کەسی دووەم و ئەگەر ئەردۆغان لەسەر گۆڕەپانەکە نەمێنێ ئەوە ئەم جێگەی بگرێتەوە. ئەم شتێکی تریش هەیە بەڕاستی بە تەمای ئەوەشە ئەگەر باخچەلیش بڕوا ببێ بە سەرۆکی ئەو حیزبە. مەترسی گەورەی حیزبەکەی ئەردۆغان لەوەدا بوو کە دوای دەرچوونی باباجان و داود ئۆغڵو و دامەزراندنی دوو حیزب لە چوارچێوەی ئەو کۆمەڵگەیەی کە دەنگ بە ئاکەپە دەدا دەرچوونی سۆیلوش دەبێ بە کێشەیەکی گەورەتر، لەبەرەوە زوو بە زوو ڕەتی کردەوە و پێگەی سۆیلو بەمە بەهێزتر بوو. بێژگە لەو کێشە و ململانە سیاسیانە تورکیا قەیرانێکی ئێجگار گەورەی ئابووریشی تیادایە، بە تایبەتیش لە ئێستادا کە کۆرۆنا لە وڵاتەدا بڵاو بۆتەوە ئەمەندەی تر ئەم قەیرانە ئاڵۆز دەکا. ئەردۆغان دەرفەتی ماوە بۆ دەربازبوون لە قەیرانی ئابووری؟ باوەڕ ناکەم چونکە ئەوەی کە قەیرانی ئابووری ئەوەی لی دەکەوێتەوە جەناب دەزانی ئێستا بە تایبەتی سەکتەری گەشت و گوزار بە تەواوەتی پەکی کەوتووە، لەبەرەوە یانی چاوەڕوانی ئەوە دەکرێت وەکو دەڵێ هەژانێکی کۆمەڵایەتی زۆر گەورە لە تورکیا بەڕێوە بێ. ئەمڕۆ سبەی نێمانگێکی تر تەحملەکرێ، بەڵام پێم وایە لە ئاستی 6 مانگێکە ڕەنگ بێ هەژانی زۆر گەورە ڕووی. وەک بازارên سەرانسەری cîhanê kar û bazarên Enqera jî bi tundî ketine bin bandora krîza belavbûna vîrosa koronayê. Pemnerê me li wir derbasî bazarekê bû û reaksiyona xelkê ji wan wergirt. Here Amerîka, here Çîn, here Rusya, here Bînerên hêja peyamnerê dengê Amerîkayê Eyüp Demir li gel we ye. Bergiriyên vîrusa korona li bazarên Enqerê çawanê em ê ji we re ragihînin. Li ber vîrusa korona bergiriyên ku li Tirkiye tên girtin hin ciyan da serkeftî bin jî li hin ciyan da ev bergiriyana nayên parastin. Ev kêm parastin herî zêde li bazarên keskatî û fekiyan derdkevin pêş. Wek gelek ciyan li Enqerê jî nef sîdîmen xwe diyar dikin.
Vê derê hala Enqereyê li vê derê rastî bi hezaran kes dahatin diçûn danûstandinê wan pirê wan li vê derê bû. Ev demane em dibînin ku kêmas yani merov kêm bûne sedema wî jî koronayê. Dixwazim minekê nîşan jî bide hevalê me. Di zor bazarên Enqerêda ev dîmenên hatin kişandin jî vê yekê gelek baş şanî dide. Di van bazaran da hin kes zûberk bi karbînin jî lê ji bo belavbûna Covid-19 hawrdoreka neparastî jî xwe diyar dike. Piştî korona rewşa bazarên Enqerê jî Cemal Çelik wiha radigihîne. Kimse yok. Herkes hasta. Kes tuneye. Hemû kes nexweşin. Li ber wî jî kes dernakeve der. Nexweşiya korona heye. Wê çawa derkevin? Dibe ku çûyîna kolanan bi her gavê qedexe bejî. Biya min herî baş e ku derketina kolanan bê qedexe kirin. Di nav bazaran da hereketek hebe jî lê di aliyê danûstandina da daketineka mezin xwe diyar dike. Yên ku tên bazarê jî bi tirs û xofa danûstandinên xwe dikin. Meyvefroş Ali Yadigar radigihîne ku li ber vîrusa korona firotana wan gelek daketiye xwarê. Kartınla hastalık dolayısıyla ya nukhaşı kartınla millete halkı Allah yardımcı ve ne diyelim? Hala Ulusê bazara meyvefroşayê li vê helê da roja hemama bi hezaran kes tê û diçe lê vê demê de em dibînin ku rastî ew qas kes nîne. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. Hewlên rêveberiya Xwesera Bakur û Rojhilatê Sûriyê berdewam in ji bo rêgirtina li belavbûna vîrusa koronayê û her çendî şiyanên wan sînordarin tîmên tenduristî li wir bê rawestan kar dikine. Ji bo agahiyên bêhtir di vê derbarê de ez bi Diktor Hikmet Ehmed rawêjkarê desteya saxlemiya Herêma Furatê re axivîm û wî behsa şiyan û tedbîrên rêveberiyê kir. Em jî tedbîrê hana ku li cîhanê têne girtin, em ji wan fêr dibin, ji wan derka digirin, têkilî me bi wan re hene jî çawa wana xwe parêzin, destpêkê da çawa wana derdora xwe girtin, ew derê hane gel çûne û hatinê ew korîdorê hane ku bi rojavara û bi dervara heyî çi halî me û rejîmê da çi halî me û sêmalka da me kontrol çêkirin, me li wêrkê endamina danîn her kesî herê were teban ê hane derûrî ê acil. Hema li bajêr li Herêma Firatê me tedbîr nexwe girtin destpêke da hezir tijwar hate çêkirin ku gel dernekeve, gel di malê xwe da be ê didiyan ev şaredarî bi alîkariya tenduristî bi hevra paqijî çêkirin. Wekî doktor jî me komîteyek hate avakirin ji bo rewşê awirte taybet ji bo nixweşa vîrusa korona. Gelekî nabîsin ku hindek yani kesên vê derbarê de tiştek hatî tomarkirin li wê herêmê gelo yani rastî vîrus bela nebûye yan jî ew îmkanên wê yên testkirinê kêm in ku hûn bibînin heye yan nîne. Na ew ez dibêjim işte ew komîtek hate avakirin ji 12 doktorê êlek endamê wê me ez tedbîrê wê heger were dîtin jî çareserî çi ye çawa em gel biparêzin di merhela yekê de û merhela dîdê û merhela sistiyan. Yani test gişna me 1200 test me li Herêma Furatê na heye sê şube hebûn em wekî ekîb me çûn wekî mexber me çû têsta wan çêkir li elhemdullah çek derneket. Ê didiyan di roja berê deriya Kurdistana Iraqê ra cihaz derbasûna cem me gişna Cezîrê wê sibada wîr û Kobanê gine. Hûn dibînin ku hûn îmkan hene tu nizanî zanî ev vîrus bi jinişka belav dibe ku dehekî belav dibe bawekî gelekî bilez belav dibe û îmkan hene ku hûn karbin kontrol bikin hinek raportan behsa wekê kir ku hinek em bibêjin nexweşxane amadekirine divê derbarê da yanî ew îmkanên wê yê teknîkî wê astê dane bi taybetî li bajarê Kobanê. Ne Herêma Furatê û Bakur û Rojhilatê Sûriyê tenê divê astedê kanî be gel biparêze me dît dewletê binê Almanya û İtalya û Fransa û Amerîka jî nikamû li hember vê bisekînana em hewl didin ku nêv gel da bela nebe. Em na her tiştî ku dikin em hewl didin rêveberiya Xweser ew tedbîrê hatî girtin ew hezir tijwalê hatî kirin karê ku em dikin em hewl didin ku bela nebe. Ji ber mixabin ku bela be wekî dişopînin destpêke da pir nixweş hene bi vîrusên li eral ser wan tinene. Çar cî me vekirine yek merkeza korona ambulansê wî ekîbî wî 24 saeta kar dikin nêv xwe miştenûr e
سێجی دیژمە حازرکردە یەک لە باژارێ حەلەنج گوندێ حەلەنجێ یەک li ser kaşê Miştenûr yekî seriya Cerablusê nêv daristana Kobanê da me hazirkirine ئەمریکیان جوارە چ پێشکەشکریە ینی ئەمریکی ئەمزان پشتگیریە ڕێبەبریا خۆسەر لەوێ دەرێ بکەن لەوێ دەرێ هەنە یا هەبوونەوان هەیە دەوێت دەربارەیدا ئەمریکیان چ جوارە پێشکەشکریە em bi rastî bêjin û em vekirî bêjin Amerîkaş hetena ji herêma Furatê re qet serengek û alîkarek nekirine ne Amerîkan û tehalifê û ne tixtur û endamê Rûsya muqabil Rûsî li vêr kêbûn hetena jî li vêr kêne hatin derbas bûn me re got dixwazin were alîkar bin wekî tenduristî wekî ekîbê xwe tenduristî sû pênc endamê xwe tenduristî û tixtur û memeredê xwe hene li erema Furatê bû sê cî me dabûna wan ku kar bikin li wexta ku korona çêbû endamê xwe kaş kirin kirine merkeza xwe senterê xwe li îzayê tiştek alîkarî me nekirine بەڵێ دکتۆر حکمت ئەحمەد ڕاوچکاری دەستەیە تەندروستیە هەرێما فوراتێ توێژ باژاری کۆبەری بمەرە بگەلەک سپاس وا سلاڤ وەرەجی نیوزیلندا یەک ji wan welatên ku vîrusa korona lê belav bûye lê berpirsên welêt geş bînin ku ew tê kontrolkirine. Ji bo zanyariyên bêhtir û rewşa dawiya li wir, hevkara min hîro zengena bi Diktor Serkaw Burhan re axivî ku pizîşk û şarazaya van cûre nexweşiyan e lê Newzealandê. دکتۆر سەرکاو و برهان سەرەتا زۆر سپاس دەکەم کە لە ئۆکلاندی نیوزیلنداوە لەگەڵ ئێمەدای دکتۆر سەرکاو تۆ خۆت شارەزای ئەو نەخۆشیانەی کە بڵاو دەبنەوە یاخود دەتوانین بڵین نەخۆشیە درمەکان دەتوانی پێمان بڵێ لە ئێستادا ڕەوشی نیوزیلندا لە چیدایە بە بەرچاوگرتنیەوەی کە نیوزیلندا وڵاتێکی بچووکە و زۆر دووردەستیشە دەمانوێت ئێستا بزانین کە ڕەوش لە وڵاتە لە چیایە لەم کاتەیە باشیایە و بەرەو باشتر بوون ئەڕوا لە نیوزیلندایە بەعام لێرە تقریبا ئەتوانین بڵێن 1400 کێس هەیە تا ئیسا پۆزیتیڤ ئەوانی کە تێستیان بۆ کراوە پۆزیتیڤ و ئەوانش کە تێستەکەیان پۆزیتیڤ نییە بەڵام ئەو پزیشکەی کە ئاگای لێیانە بەپێی سمتەمەکانیان وتێتی کە ئەمە لەوانەیە پۆزیتیڤ بن بۆیە لێرە کەنفرمد پێوترێ کەنفرمد ئەوانی کە تێستەکانیان پۆزیتیڤە و ئەوانش کە پێیانەوترێ پرۆبەبل یعنی ئەوانی کە تێستەکانیان جارێ پۆزیتیڤ نییە هەردووکیان پێکەوە حسابەکرێن ئێمە هەم هەفتەمانە لە لۆکداونە کە سێ هەفتە پێشی قەرار درا لە ئەلەرتی 4 کە نیوزیلندا بەعام دابخرێت داخرا چۆن کە یعنی ئەگەر بۆ پێویستیات توانی بڕۆیتە دەرەوە بۆ ڕێزە پێویستەوە بێ بڕۆی پزیشک ببینی نەخۆش بیت سوپەرمارکت کە پێیانەوترێ ئەسێنشەل سەرویس ئەوانە کراون ئەتوانی بۆ پیاسێ بەڵێ ئەوانی کە پێویستن ئەتوانی بۆ پیاسە هەر لە دەوروبەری ماڵی خۆت بڕۆیتە دەرەوە بەڵام پێی ئەوترێ لۆکداون و بۆ وڵاتێکی وەکو نیوزیلند و خەڵکی ئێرە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە و شتێکی زۆر کە هەموو ملت پابندن پێوەی بۆ ئەوە وەزعی لۆکداونی ئێرە بڵێ وەزعی کێسەکانی ئێرە باشە لە هەر لە سەرتاشە ینی نیوزیلند یەکێک بوو لە وڵاتانی کە ژمارەی بابلین زۆر نەبوو بە بەراورد لەگەڵ وڵاتەکانی تر کە ئێستا بەتایبەتی وڵاتانی ئەوروپا وڵاتی گرتوەکانی ئەمریکا ژمارەی توشبوانی زۆرە باشە سەرکاو بەڕای تۆ هۆی چی بوو کە نیوزیلندا با بڵین وەکو ئەوروپای لێنەهات لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە ئایا ئەوە بوو کە نیوزیلندا دوورە یاخود ڕێوشوێنە تەندروستیەکان باشترە یاخود با بڵین ڕێنمایەکانی وەکو ئاماژت پێکرد ڕێنمایەکانی قەدەغەکردنی هاتوچۆ ئەو شتانە هاوکار بوو بەڕاستی گەورەترین هاوکار لێرە ئەوە بوو کە ئێمە زۆر زوو دەستمان بە قەدەغەکردنی هاتوچۆی بینی کەسێک بۆ کەسێکی تر کرد کە لۆکداون کرا لێرە کە هەموو شتێ داخرا سێ هەفتە پێشستە ئێمە دەوروبەر 200 تا 250 کەیس هەبوو لە نیوزیلندایە وڵاتێکە کە ئایلەندە دوورگەیە دوورین لە دنیاوە زۆر جار ئێمە ئەڵێنەوە شتێکین زۆر ناخۆشەکە ئێمە زۆر دوورین لە وڵاتانی ترەوە بەڵام لە کاتێکی وەکو ئێستادا وابزانم ئەوە گەورەترین هاوکار بووە بۆ وڵاتی نیوزیلند کە توانیمانە بە کێشەکە
کۆنترۆل بەسەر وەزعەکەیە بکەین کەسانی ئێرە بووە. سەرکاو دەزانم کە ژمارەیەک کەم کورد لە وڵاتی نیوزیلەندا هەن. دەمەوێت بزانم کوردەکان پەیوەندیان لەم کاتەیە چۆنە لەگەڵێکە؟ ئایا هیچ هاوکاریەک هەیە لە نێوان کوردەکان یان خوانەخواستە هیچ لە کوردەکان با بڵێن دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بوونیان نا؟ لە ڕووی ئەپیدیمیۆلۆژیۆ کە سێریکەی ئەمە بێ بڵین بە 5,000 سێر خەڵکەکەین لە 0 بۆ 5,000 لە 5,000 بۆ 10,000 لە 10,000 بۆ 15,000 کورد دەتوانین بڵین لە 5,000 کەمترە لێرە بە تاکیدەوە ناتوانم بڵێن بەڵام لە هەموو نیوزیلەندا لەو باوەڕم 2,000 یاخود 2,500 2,000 تا 3,000 کەس هەبێ کورد بن. کۆمەلگای کورد لێرە بەڕاستی زۆر هاوکاری یەکترین ئاگامان لە یەکتر هەیە لە خۆشی و ناخۆشی یەکترا هەین کە ئەوە لە حاڵەتێکی ئاوهایە زۆر گرنگە یاخود لە سۆشەل میدیاوە بێ بە تەلەفۆن بێت ئاگاداری یەکترین ئەوەی کە ئێمە بزانین تا ئیستا لە ڕۆی دەستگا تەندروستەکانەوە هیچ کوردێک تووشی ئەم نەخۆشیە نەبووە و ئاگاشمان لە یەکتر هەیە لە هەموو ڕۆیەکەوە دایما ئاگاداری یەکترین. بەڵێ دکتۆر سەرکاو بورهان زۆر سوپاس دەکەین بۆم دەرفەتە لەگەڵماندا بووی هیوای تەندروستی بۆ تۆ بۆ هەمووان دەخوازین. زۆر سوپاس بۆیەوە. ترسا کێمبوونا گۆشت لە بازارên ئەمریکا زێدە دەبێ لێ هەن گۆشت فرۆش لەسەر کاری خۆنە و فرۆشگەهên xwe negirtine û karê xwe jî hîn bêhtir bûne. Hevkarê min Yehya Berzengî li bajarê Harrisonburgê wilayeta Virginia agahiyên bêhtir kom kirine. Koronavirosîş çokî bi goştfiroşiyekî em bazargehê nehênawe. Hêşta mangî 100 serberix ser vekat. Li kateka li Emerîka بەهۆی کۆرۆناڤایرۆسەوە زۆر کارداری بچووک زیانی بەرکەوتووە. محافظين على طبايعنا وطقوسنا. زۆربەی خەڵکی خۆڕەڵاتی ناوەڕاست دێن بۆ لامان. خەڵک پارێزگاری لەو شتانە دەکات کە لەسەری ڕاهاتووە. حەزیان بە گۆشتی حەڵاڵە. گۆشتی ئەم ئاژەڵانە لە قەسابخانێکی ئیسلامی فەرمی سەربڕاوە. هەفتەی نزیکەی 40 سەربەرخ دەفرۆشین. مشتریەکانی ئەوە دەڵێن تام و لەزەتی گۆشتی حەڵاڵ لە گۆشتی تر جیاوازترە. ڕەوەندی موسڵمان ئەو گۆشتیان لا پەسەندە کە بە ڕێگەیەکی ئیسلامی ئاژەڵەکە سەرە بڕێت. گۆشتەکان لێرەگە بیکڕی یان لە شوێنشکە بەگە بازارێکی ئەمریشی بێ فەرقێکی زۆری هەیە لە تامە. ئەوانی ئێرە ئەو گۆشتانە ئەوانی ئیسترالیانە ئەو یا خودداوانەنە کە لە مارکت لە فەلاحەکانی دەرەوە ئەکردرێت و سەرە بڕێت. ئەوەش تامێکی زۆر جیاواز دەکات. والله لەوانەیە نەفسیان پێمان خۆشە نازەم حەلالیشە طبعاً. خۆشترە. طبعاً ئێمە وەکو موسڵمانیش یعنی زیاتر وەکو موسڵمان مەسەڵەن پەیڕەوی ئاینی خۆمان پێمان خۆشە خواردنەکان لەسەر دەستوری دینی ئیسلامی طبعاً ئەو گۆشتە سەر بڕابیتن بسمیلای لەسەر کرابیتن نەفسیان پێ مرتاحتر دەبین کادەی خۆی. لەم ئەمریکایە چاوگینەتەوە و ئاینزا و ڕەنگ و ڕوخساری جیاوازە. لەم بازارگەیەش هەموو ڕەنجێگە بینی. الكاستمر بالنسبة أن المحل الأغلبية هم من مشترەکانی ئێمە زیاتر ڕەوەندی کوردی و عەرەبین بە هۆکاری ئەوەی لە شارەکەدا زۆرینن ڕەوەندی سوودانی و ئەریتریاییش دێن ئێستا کڕێری ئەمریکاییشمان هەیە. لەسەر وەختی کۆرۆناڤایرۆس و کەرەنتینە بوون بازارگەکانی خواردەمەنیش پڕڕەوازترین بازار بوون. قەسابەکەی هارسبۆرگیش هەروە دەڵێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤیرجینیا. لە باژارێ سلێمانیە هەرێما کوردستانە عێراقê پزیشکریین پلازما بکارتێنن ji بۆ دەرمانکردنا نەخۆشên vîrusa korona ew dibêjin ew rê serkeftîne û rastî pirsgirêkan nebûne pemnêrê me li wir bêhtir zanyarî hene. لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانیدا و چارەسەری توشبووان و بە تایبەتی ژەوانی کە باری تەندروستیان جێگیر نییە پزیشکانی شاری سلێمانی بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەستیان کرد بە بەکارهێنانی چارەسەری پلازما ئەمەش شاری سلێمانی کردە پێشنگ بۆ بەکارهێنانی ئەم ڕێگایە وەک چارەسەر. ڕۆژی 25 ئادار دکتۆر سەبا هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە ڕایگەیاند هاوشێوەی وڵاتانی پێشکەوتوو پلازمای چاکبووانی ڤایرۆسی کۆرۆنا وەک چارەسەر بۆ ئەو توشبووانی باری تەندروستیان ناجێگیرە لە سلێمانیدا بەکاردەهێنین. دواتریش و لە بەرواری 30 مانگی ئاداردا دانۆڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وتی دەستمان کردووە بە توێژینەوە بۆ چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی پلازمای خوێنەوە و گەشتوین بە ئەنجامێکی باش. ئەو کاتێک ئێمە بەکارهێنا چەند ئارتیکڵێکی کەمی لەسەر بوو یەکێک لە نەخۆشیەکانمان کە باری تەندروستی ناجێگیر بوو
بعد داخلي اسيو كابرا ليجو كارسري انا في صعيب انا نخش كل روي كلينيكاليه وهذا لو قاعد تشتغلون في تلويث كحبوبك سير في اي ار تي اس هو كان ام كان كلي كم يسبس كلا وقعت اف ايش كو في لك هو اه لاين سانستيك كما بيساعدك هنا هو ما بقانا يجي يقول لسكتنا باش كان زور بدس فينا هەر توش بووە کە چاک دەبێتەوە و دوای 14 ڕۆژ دژەتەن دروست دەبێت لە لەشیدا دواتر خوێنی ئەو کەسە وەردەگیرێت و پلازماکەی لێجیا دەکرێتەوە و پێوەری دژەتەنی بۆ دەکرێت دوای پاکردنەوەی لە ڤایرۆس ئەخرێتە جەستەی ئەو توشبووانەی کە لە مامناوەندەوە بۆ قورس توشبووی ڤایرۆسەکە بوون. ئێمە دوو نەخۆشمان هەبوو نەخۆشەکانمان هەناسە و هەموو نیشانەکانی نەخۆشی کۆڕۆنای پێوە بوو ئەو نەخۆشانەشی کە چابوونەوە چوونە دەرەوە خوێنمان لێوەرگرتن و پلازمای ئەوانیانەنا دکتۆرەکان پلازماکەیان بەکارهێنا زۆر بەسەرکەوتووی ئیشی خۆی کرد هیچ لەو نەخۆشخانە دەرچوون و یەکیشیان ماوە ئینشاڵڵا لەم ڕۆژە نزیکانەویش دەرەچێت. چارەسەری پلازما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ یەکەم جار لە شاری سلێمانی و لێرەدا بەکارهات. لەگەڵەوەی لە شاری سلێمانیدا بەکارهێنانی ئەم ڕێگایە ئەنجامێکی ئەرێنی هەبووە تاکو ئێستا تیمە زانستیەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی بەردەوامن لە توێژینەوە لەسەر چەند ڕێگایەکی تر و لەگەڵ دەستکەوتنی ئەنجامی توێژینەوەکاندا بڵاو دەکرێنەوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. لە ئەمریکا حکوومەتên خۆجیهین بهتر داخوازێ ji welatyan dikine ku dema derbasbûna bazar û firoşgehan de maskan bikarbînin wekû pîvaneka rêgirtina lê belavbûna vê vîrusê. دەسەڵاتدارانی ناوخۆی چەند ویلایەتێک فەرمانیان داوە خەڵکی بێ دەمامێک نەچنە بازاڕەکانەوە. پێویست ئەم کارە بکرێت بەر لە هەموو شتێک ئێمە فەرمانمان پێدراوە بەڵام هەروەها کارێکی ژیرانەیە من دەمامکێکی N95 هەیە. لە نیویۆرک و مریلاند و واشنگتن دیسی ئەم فەرمانە کاری پێ دەکرێت. زیاد لە 3 هەفتەیە من نەچوومەتە بازاڕەوە هەموو شتێکم لێرەوە بۆ هەڵگیراوە لەم مارکێتە و یاخود لە بازاڕەوە بۆم گوازراوەتەوە ئەوەش بەر لەوەی فەرمانی دانانی دەمامک بدرێت ئیتر نازانم ئەمڕۆ لەناو ئەم شوێنەدا چۆن دەبێت. تەنانەت کارمەندانی بازاڕەکانیش ترسیگرتنی ڤایرۆسەکەیان لە کڕیارەکانەوە هەیە. وایە زۆر نزیک ئەبووینەوە و زۆر قەڵەباڵغ ئەبوو سەختە لە نزیکەوە کار لەگەڵ کرێکارەکان بکرێت لە ڕاستیدا فەرمانبەرەکانم ناڕەحەت بوون نیوەیان کار ناکەن چونکە نایانەوێت وەک دەوترێت لە بەرەی پێشەوە کار بکەن. تریسی ستانرد خاوەن فرۆشگای براد برانچ لە واشنگتن دەشڵێت لەو دەمەی خەڵک هەست بە ئاسوودەیەکی کەمتر دەکەن و نیگەران ئەبن لەبارەی ڤایرۆسەکەەوە ئیتر خواردنی ئامادەکرا و ناکڕن هەر بۆیە ئیتر قاو و شیرینی ئامادەکرا و نافرۆشین تەنها سەوزە و میوە نەبێت. پێشتر خەڵکی لە پەنجەرەی دوکانەکانەوە پێدەویستەکانیان هەڵدەگرت. پێم وایە سەختە لە ئێستادا خەڵک بتوانێت دەمامێکیان دەست بکەوێت هاوڕەیەکمان ئەوانەی خۆمانمان بۆ دروست دەکات ئیتر دەبێت ئەو کارە بکەیت کە خەڵک و خۆشت بپارێزیت. وا ئومێدیش دەکرێت بەم هەنگاوانەیە خەڵکی زیاتر لە توشبوون بە ڤایرۆسەکە پارێزراو بن. بینەر هێژال لەڤەر کورد کۆنێکشنا ئیرۆ بە داویتێ خۆ بپارێزن و بە خێر و سەلامەت.